ژیانەوە دوای جیابوونەوە. نامەیەک بۆ مینای شین. مینای عەزیز، چۆن دڵتەنگ دەبیت لە کاتێکدا پەروەردگارت دەفەرموێت لا تەحزەن. بەڕاستی ئەم ئاەتە پڕە لە ئومێد و هیوا بۆ کەسێک کە نوقمی ئازار و ناڕەحەتی بووە. پەروەردگارت دڵنەواییت دەکات، کەواتە دڵخۆش بە و هەرگیز نیگەران مەبە بۆ ئەو مەلەی تۆ ناچارت نەکرد لە هاتن و ڕۆیشتنی، هەرچەندە خەیاڵی میوانێکی ئاوا لە ناکاوت نەکردبوو. ڕۆژێک لە ڕۆژان بیرت لەوە نەکردبەوە کەسێ دەبێتە میوانت و زۆر بە خێرایی ڕۆژەکانت داگیر دەکات. مینە هەرچەندە عومرێکی زۆرت بەفیڕۆ چوو، بەڵام ئەو بزانە هیچ شتێک لای خوداون نابێت. خدا بیسەر و بینەرە، دەنجی کبکراوت دەبیستێت، حاڵت دەبینێت و ئارامگر بە، چونکە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی سەرکەوتن لەگەڵ ئارامگریدایە، کەواتە ئارامگر بە تا سەرکەوتن بەدەست بهێنیت بەسەر هەموو ئازار و کۆسپ و ناڕەحەتیەکاندا. مەحوی دەڵێت حەیاتم سەرفی عشقت کرد بە ئومێدی فەمەن یەعمەل، بە هیجرت کوشتم و نەتکردەوە فکری وەمەن یەعمەل. واتە بە هیوای ئەوەی کە خوددا فەرموویەتی فەمەن یەعمەل مثقال ذەڕەة خەیڕەن یەرە، ئەوەی ئەوەندەی تۆ سقاڵێک چاکە بکە پاداشتی وەردەگرێتەوە. ژیانی خۆم لە عشقی تۆدا سەرف کرد، کەچی تۆ بە دەردی دووری کوشتمت و بیرت لەوە نەکردەوە کە خوددا فەرموویەتی وەمەن یەعمەل مثقال ذەڕەة شەڕەن یەرە. واتە هەر کەسێک ئەوەندەی تۆ سقاڵێک خراپە بکات تۆڵەی وەردەگرێتەوە. وریابە ئەو باڵندانەی وەکو گەشتیار دێنە نیشتیمانەکەت و چێش لە جوانیەکانت وەردەگرن، هەرگیز نابنە پارچێک لە ڕۆح و گیانت. ڕۆژێک دێت کۆچ دەکەنەوە بۆ نیشتیمانی ڕەسەنی خۆیان. بەم جۆرە لەسەر نۆتەی هەورەکان جوانترین ئاواز بۆ ژیان بچڕە تا پەیامی بەهێزی خۆت بە هەموو باڵندەکان بگێریت. پێیان بڵێ دووبارە بەلەمی هیواکانت دروست کردوتەوە و سەوڵی بەردەوامی بۆ ژیان لێ دەدەیت.